ئەو چالاکیە لە زمانی پرۆژەی تعزیز دیموقراتیە کە لە شاری هەولێر چوار ئەولویات دەستنیشان کراوە بۆ کارکردن لە سەریان یەکێک لەوانە مەسەلەی ژینگەیە لە مەسەلەی ژینگەی ئەمە بە هاوبەشی لەگەڵ دەستەی ژینگە زیادبوونی پلاستیکمان هەڵبژاردیە کە ئەمانەوێ لێرە ئەو دام و دەستگا حکومی و ناحکومی کە پەیوەستن بە مەسەلەی پاراستنی ژینگە و زیادبوونی مادەی پلاستیکی باشدارن لە بازنەی گفتوگۆی ئەو ڕۆمان کە تێیدا ئەمانەوێت چەندین خاڵمان بەدەست بکەویتن یاخود چەندین تەوسیەی گرنگ بۆی بتوانین لە داهاتوو تەسلیم پێشکەشی حکوومەتی بکەین و لە داهاتوودا بتوانین بیکەینە خاڵێکی هێز لەسەر حکوومەت بۆی زیاتر پاڵپشتی کەمکردنەوەی ئەو هەڵمەتانە بکات کە کار لەسەر کەمکردنەوەی مادەی پلاستیکیەکەن.